بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لەم ئەڵقەی بەرنامەی پەنجەمۆردا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی ڕائید لە ئەمنی پێشووی عێراق. لەم ئەڵقەیەشدا شایەتی لەسەر وردەکاریەکانی پرۆسەی ئەنفالەدات. کاک یەحیا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. بەخێر بێن و سڵاوی خواتان لێبێ. لە ئەڵقەی پێشوودا ئەدویست باسی وردەکاری پرۆسەی ئەنفال بە تایبەتی لە معسکەر خالید و دبس و ئەوانە بکەی. تۆ باسی ئەوەت کرد کە ئەو هێرشە لەلایەن یەکێتیەوە کرا بۆ سەر ئەو دوو گوندە، بەڵام ئێوە هیچ بەڵگەیەکتان هەبوو، بەڵگەیەک هەبوو کە یەکێتی ئەو کاری کردبوو. باشە گومان ناکرێت کە عێراق بۆ خۆی بۆ ئەوەی ڕەوایەتی بدا بە ئەنفال و ڕقی خەڵک هەستێنێ ئەو کاری کردبێ، چونکە یەکێتی بۆ خۆی تا ئێستا هیچ شتێکی لەسەرەوە نەوتەوە. لە ڕاستیدا لەو زانیاریانەی لە بروسەکاندا هاتبوون وا باس کرابوو کە ئەو چەکدارانەی کارەکەیان کردووە سەر بە یەکێتی بوونە، بەڵام خۆ دەشکرێت چەکداری دیکە بوو بن. چەکداری سەر بەلایانی دیکە خوا دەزانێ. لا ئێمە تۆمەتبارەکە یەکێتی بوو، بەڵام ئەگەری ئەوەی کە ئەو چەکدارانە لە شوێنێکی دیکەوە هاتبن هاندرابن بۆ ئەنجامدانی ئەو تاوانە، چونکە زانیویانە پیاوەکانی ئەو هۆزە لەوێنین و چوون بۆ پارێزگا و گوندەکە هیچ پیاوێکی تێدا نەماوە، کەواتە ئەوە گەرەشەیە. بەڵام بەڕاستی ناتوانم بڵێم کام ئەگەریان بەێسترە. بەڵێ باشە باسی ئەوەت کرد کە لە دوای ئەو هێرشە ژمارەیەکیان لە ئەوانەی ئەنفالە کرد جیا کردەوە. ئەوانە ینی تۆ دەڵێ نازانم کوشتنیان چیان لێکردن، بە بڕوای تۆ ینی پێشەوەی ئەوانەی تر بە کۆمەڵ بکوژێن ئەوانە لە ناوبران. پرۆسەی جاکردنەوەکە پێش ئەوەی ئەم پێشاتانەی ئاڵتون کۆپری و کفری ڕووبدەن پێشەوە کردیان. بەڵێ جاکردنەوەی پیاوەکان کە بۆ تەمەنێکی دیاریکراو بوو، من وەکو خۆم هەوڵم دەدا دەستکاری تەمەنەکان بکەم. ئەوەی دەیگوت 40 ساڵم دەمنووسی 47 بۆ ئەوەی بەرنەکەوێت، ئەوەی 17 ساڵ بوو بۆمان دەنووسی 14 ساڵ بۆ ئەوەی بەر ئەو جاکردنەوەیە نەکەوێت. من وەکو ئەفسەرێکی ئەمن کە لە نزیکەوە ئاگاداری ڕووداوەکان بووم، پێشبینیم کرد کە ئەم جاکردنەوەیە بۆ گول لە بارانکردنیانە بە هەمان شێوەی فەیلی ڕاگوێزراوەکان. هەتا ئێستا ئەمە کارێکی سنووردارە و ئەنجامەکەشی دیارە. من وا مەزەندەم کرد کە دەیانەوێت بیان کوژن، بەڵام کە پێشاتەکانی ئاڵتون کۆپری و کفری ڕوویاندا، اینجا فەرمانەکە گۆڕا. من هەردوو سێ ڕۆژ جارێک سرم لە بارگای لیژنە دەدا. بارگاکە بە تەنیشت بەڕێوەبەرایەتی ئەمنەوە بوو. من کارمەندی ئەمن بووم و ئەوێ بارگای منە. لیژنەی کاروباری باکووریش لە لای چەپمانە، هەر 50 مەترێک لە ئێمەوە دوور بوو، بۆیە زوو سەردانم دەکردن. عەبدوڕەحمان شەکرچی کە سەرۆکی لیژنەکە بوو، کۆمەڵێ ئەفسەرکاریان لەگەڵ دەکرد، لەوانە عەقید سالم مەرعی. ڕۆژێک گوتیان مصیبەتێکی گەورە بەڕێوەیە. گوتم چی بووە؟ گوتیان كلهم حسب السياق. کارمەندانی ئەمن هەمویان لە قسەیە تێدەگەن. حسب السیاق واتە کوشتنی بە کۆمەڵ. بڕیارێکی سەیر و ترسناک بوو بەڕاستی. تۆ بیانە بەرچاوت لە حاڵەتێکی وەهادا دەتوانی چی بکەیت؟ من لەناو ئەو سەربازگانە منداڵم بینیوە تازە و هەر لەوێ لەدایک بووە. یەکێ لەو ژنانە ژان گرتبووی و لەسەر وادە و کاتی منداڵ بوون بوو. بە ئۆتۆمبیل بردبوومانم بۆ نەخۆشخانە، لەوێ قبوڵیان نەکرد وەریگرن چونکە هیچ ناسنامەیەکی پێ نەبوو. ناسنامە و بەڵگەنامەکانیان هەمووی لای ئێمە بوون و لێیان وەرگیرا بوو. من بە سیفەتی ئەفسەری ئەمن و بەرپرسی سەربازگەکە
بەردمەژوورەوە و ڕێکارەکانی بۆ تەواو کرد. لەوێ منداڵەکەی بوو، کوڕی بوو. من ئەم منداڵانەم بینیوە کە ئەو هەواڵەشم بیست، بیرم لەو منداڵانە دەکردەوە و بیرم لە خۆم دەکردەوە کە چۆن لەگەڵ ئەم سەربازگەیە گیرۆ دەبووم. دەمیست بگریم لە ناخی خۆمدا دەکوڵام، ئەو منداڵانە دەکوژێن، ئەدی ئەگەر منداڵی من یان نەوەی من بکەوێتە ڕەوشێکی هاوا، کارەسات بوو. کارەسات بوو، مرۆڤ بەرگەی نەدەگرت. ئەو ڕۆژگارە هەستی من ئاوا بوو. لە ناکەو شتێکی گرنگ منی ڕزگار کرد لە بینینی ئەو دیمەنانە لە کاتێکدا ناتوانی هیچ بکەی. بەڕێوبەری ئەمن منی خستە خولێکەوە کە تێیدا پلەی یەکەم هێنا و خەڵاتیشم وەرگرت. ڕەنگە بتوانن وێنەکەی من لەگەڵ بەڕێوبەری ئەمنی عام پێشام بدەن کە مانگی 7 گیراوە. خولەکە ئەو ڕۆژە کۆتایی هاتوو، من لە یەکی نیسان چوومە خولەکەوە. ڕۆیشتم و ئەرکەکەی خۆم بەجێهێشت، بەڵام کەی ئەو کاتێک کە ئۆتۆمبیلەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکانی ئەمن دەستیان کرد بە گواستنەوەی گیراوەکە. گواستنەوەیان بۆ کوێ؟ بۆ گۆڕی بە کۆمەڵ. ئۆتۆمبیلەکان داخراو بوون و تەنانەت هەواشیان بۆ نەدەچوو. ئەم منداڵانە و خێزانەکانیان نەیان دەزانی بۆ کوێیان دەبن. تەواو ڕۆیشتن. ژمارەی سیارەکان زۆر بوون ئەو سیارانی کە پیانە گواستنەوە. بەڵێ هەریەکە نزیکەی 40 کەسیان لێبار دەکرد بە پاڵە پەستۆ. دەتوانی 40 کەس بار بکەی بەو شێوەیە. ژن و پیا و مناڵ بەیەکەوە بارەکران سوارەکران. بەڵێ پێکەوە خێزان. بەڵام زۆربەی خێزانەکان بێپیاو بوون. زۆرینەیان پیاویان لەگەڵ نەبوو. منداڵ و مێرمنداڵی 16 ساڵ و 17 ساڵ. ئەوە ئیدی ڕۆیشتن بەرەو قەدەری خۆیان. من کە سەردانی لیژنەی کاروباری باکوورم کرد، گوتیان فەرمان لە عەلی حەسەن مەجیدەوە هاتووە کە دابەشی سەرپارێزگەکانیان بکەن و هەمووشیان بکوژن. ئەم کابرایە تۆماری دەنگی هەیە کە لە دادگای سەرانی ڕژەمدا لێدرایەوە. عەلی حەسەن مەجید بە دەنگی خۆی دەڵێ سەرۆکی فەرماندا فەرمانی بە من داوە ڕیعایەت ئێمانە بکەم کە خۆیان بەدەستەوە داوە. دەبینی؟ دەڵێ خۆیان بەدەستەوە داوە. چیان لێ بکەم؟ ڕیعایەتیان بکەم بیان خەمە ژێر خاک. ڕێک ئاوا دەڵێ بیان خەمە ژێر خاک. بوکلینەکان بنێرم، بوکلین واتە حەفارە. شۆفڵ بنێرم بە تکریتی واتە لێرەوە بۆ ئەوێ، واتە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی ئەمن بۆ ئەوەی بیانکەن بە ژێر خۆڵەوە. ئەمەیە ڕیعایەت. گوێ لە دەنگەکەی بگرنەوە. منیش دەتوانم بۆتان بنێرم. با خەڵک هەمووی گوێی لێبێ. ئەمە عەلی حەسەن مەجیدە فەرمان دەدات هەزاران خێزان ئەنفال بکرێن. هەزاران خێزان بە منداڵەکانیانەوە. ئەوە عەلی حەسەن مەجیدە و ئەوەش پرۆسەی ئەنفال. من لەو کاتەدا چوومەوە بۆ ئەمنی عام، خوا ڕەحمی کرد دابڕام و لەوە زیاتر ئەو دیمەنانەم نەبینی. تا ڕۆژانە بچم دەوام بکەم و ئەو منداڵانە ببینم کە ڕۆژانە وەژبەیان لێ دەڕوا لە کاتێکدا دەشزانم بۆ کوێیان دەبن. ڕۆژێک لەو ڕۆژانەی لە خولەکە بووم، ئاخر خولەکە 3 مانگ درێژەی کێشا، لە مانگی 4 هەتا مانگی 7. سەرەتای مانگی 7 کۆتایی هات. هەمیشە دەچوم ئۆتۆمبیلەکەم کە ئۆتۆمبیلی حکومی بوو فول بنزینم دەکرد. ئۆتۆمبیلێکی ڤۆڵڤۆ بوو. چەند ڕۆژ جارێک دەچوومە بەڕێوەبەرایەتی ئالات کە هەر سەر بە ئەمنی عام بوو، لەوێ بنزینم تێدەکرد. ڕۆژێکیان یەکێ لەو ئۆتۆمبیلانم بینیەوە کە گیراوەکانیان پێدەگواستنەوە. بینیم شوێنی 1000 فیشەکی پێوەیە، کون بوو. منیش کارمەندی ئەمنم و بە سروشتی خۆم دەمەوێت هەموو شتێ بزانم. چوومە ژوورەوە بۆ لای کارمەندەکانی چاکردنەوە تا بزانم چیرۆکی ئەم ئۆتۆمبیلە چییە. گوتیان ئەمە گیراوی گواستۆتەوە کەوتوتە ناو شەڕەتەقەوە. شەڕەتەقەی کێ؟
ئەگەر گیراوی تێدا بوو بەڕێگاوە بووە دیارە پاسەوانیشی هەبووە ئۆتۆمبیلێک لە پێشی و ئۆتۆمبیلێک لە دوای دواتر بیستمەوە بێگومان دوای ئەوەی لە مانگی 7 گەڕامەوە بۆ ئەمنی کەرکووک بیستم کە یەکێک لە وەژبەکان هەوڵی ڕاکردنیان داوە لەو کاتەدا کە ئۆتۆمبیلەکان لە نزیکی چاڵە هەڵکەندراوەکان دایانەوێ ڕایگرن خەڵکەکە سیان کردووە هەرکە دەرگاکراوەتەوە هێرشیان بردووە و خۆیان لە ئۆتۆمبیلەکە هەڵداوە هەرکە خۆیان هەڵداوە بە هەموو لایەکدا ڕایان کردووە خوا دەزانێ شوێنەکەش چۆن بووە بیابان بووە چۆڵ و دەشتایی بووە دەست بەجێ دراونەتە بەر دەستدرێژی گول لەو هەموویان کوژراوە هەندێکیشان دەرنەچوون و هەر لە ناو ئۆتۆمبیلەکە ماونەتەوە بۆیە ئۆتۆمبیلەکەش دراوەتە بەر دەستدرێژی گولە بۆیە ئۆتۆمبیلە وەکو من بینیم سەدان و ڕەنگە هەزاران شوێنی گولەی پێوە بوو من کە هەر ئۆتۆمبیلەکەم بینی بەو هەموو شوێنی گولەیەوە زانیم کە پەیوەندی بە ئەنفالەوە هەیە مانگی تەمووز گەڕامەوە سەر ئەرکەکەی خۆم ئەفسەرێکی دیکەیان وەکو جێگرەوەی من لە سەربازەکان دانابوو ئاساییە مرۆڤ فزولی بێ و بێوێ بزانێ چی دەگوزەرێ گوتیان ڕاوەستە واتە پرۆسەیان فال کۆتایی هاتووە کوشتن و بڕین نەماوە و بە یەکجاری ڕاوەستاوە بەشێک لە پیاوەکانیان بردبوو بۆ نوگرە سەلمان بەشێک لەو گیراوانەی کە پیاو بوون ڕەوانەی نوگرە سەلمان کرابوون نوگرە سەلمان قسم من المعتقلين الرجال أخذوهم إلى نقرة سلمان خێزانەکانی دیکەش دابش کرابوونە سەر پارێزگا عەرەبیەکان واتە برابوون و لەوێ نیشتەجێکرابوون ئەمانە مافی ئەوەیان نەبوو سەردانی ناوچەی ئۆتۆنۆمی بکەنەوە تەنانەت بۆیان نەبوو نزیکە و ناوچێش بکەونەوە بە کورتی مافی ئەوەیان نەبوو بەبێ ڕەزامەندی پارێزگا لە پارێزگاکە دەربچن واتە کوشتن و بڕینیان ڕاگرت اینجا دەرکەوت زۆر لەم خێزانانە خزم و کەسوکاری کەسانێک بوونە کە بەشداریان لە گرتنی ئەم خێزانانەدا کردووە لەوانە فەوجەکانی خەفیفە یان فەوجی بەرگری کە کورد بوون هەروەها مەفرەزەکانی سەربە ئەمن کە کورد بوون مەفرەزەکانی استیخبارات کە کورد بوون ئێمانەش خزم و کەسوکاریان هەبوو و دەیانزانیم خزمانیان براونەتە ئەو سەربازگانە و ئیدیبۆنی هەواڵیان دەکرد هەواڵی دیارنەمانی ئەم خەڵکە هەموو پرسیاران دەکرد کوا خزمەکانمان کوا منداڵەکانیان ئێمە باسی ماوەی ئەو سێ مانگە دەکەین مانگەکانی 4 و 5 و 6 لە مانگی 7 کە گەڕامەوە بارحاڵ ئەو کاتە هەموو شتێک ڕاوەستا بوو کەواتە کە سوکاری ئەو جاشانەشی تیا بوو لە نێو ئەنفالەکانە بەڵێ بێگومان هەبوون ئەگەر خزمی منیش نەبوو بێ کە لەگەڵ ئەوانە کارم کردووە حتمەن خزمەکانی من لە شوێنی دیکە کاریان کردووە بەوەش دەزانم کە هە لە جەماعەتی خۆم هەبووە بەشداری لەگرتنی خزمەکانی مندا کردووە و بەو شێوەیە ئەو جاشانەی کە لەگەڵ حکوومەتە کاریانە کرد ئەمانە بەشدار بوون لەگەڵ سوپای عێراق و ئەمن و ئیستیخبارات و ئەوانە لە گرتنی خەڵکی مەدەنی و دوای ئەنفال کرابن بەڵێ بەشدار بوون و بەشدارێکی کاراش بوون ئەوانی شارکی ڕزگارکردنی ناوچەکانیان جێبەجێ کردووە ئەوەی شوێنێکی ڕزگار کرد بێ دەشێ خەڵکی شگرتی بێ بەڵام نە سوپا و نە ئەمن لەوێ نە پۆلیس و نە ئینزیباتی عەسکەری نە هیچ هێزێک و تەنانەت ئەمانەش نیان دەزانی چارە نووسی گیراوەکانەوە دەبێت کە ڕوویدا ویان مەزەندە کردووە کە حکومەت ماوەیەک ڕیان دەگرێ وردبینی دەکا و پاشان دەیانگوێزێتەوە بۆ شارۆچکە و گوندی و چەرخ و شتی لەو بابەتە ممکن نەبوو بیر لەوە بکەیتەوە کە ئەگەری هەیە ئەم هەموو منداڵە بکوژرێن ئەم هەموو خێزان و منداڵەکە مرۆڤ مچڕک بەلەشی دادێت بەڵام ئیدیەوە سەدام حسێنە و ئەو ڕژێمەکەیە و ئەوە کردەوەکانیان وهذا هو النظام هذا ما فعله من ئەبینم کە تۆ لە فرمێسک لە چاو تا ئەبینم ئەو کاتە کە بۆ خۆت بە چاوی خۆت دەتبینی لەوێ چی لەو خەڵکاکرێ لەو مناڵانە ئاکرێ لەو دایک و باوکانە ئاکرێ تۆ و خەڵکانی وەکو تۆ قەت هەبووە کە ئێوە فرمێسک بۆ خەڵکە بڕێژن یا وەکو شتێکی ئاسایی سەیرتانە کرد
عندما عدت إلى في تموز مانگی تەمووز کە گەڕامەوە یەکێ لە ئەفسەرەکان لە بارگای بەڕێوەبەرایەتی ئەمن سەردانی کردم. آخر بەڕێوەبەرایەتی ئەمنی کەرکووکیش خۆبەشدار بوو. ئەوانیش چەند وەجبەیەک خەڵکیان وەرگرت، چونکە ئێمە وەجبەمان دەدایە هەمویان. هەر بەڕێوەبەرایەتیەکی ئەمن وەجبەیەک. تۆ وەکو ئەمنی کەرکووک بۆ نمونە لەسەرتە 5,000 کەس وەرگری یان 1500 کەس نازانم ژمارەم لەبیر نەماوە. بەرحاڵ یەکێ لە ئەفسەرانی بەشداری کردبوو گوتی گەورم ئەوم هەتا ئێستا لە یادە کوڕێکی خەڵکی حەویجە بوو ئەو ملازم و منیش ناقیب بووم. وتی گەورم چیت بۆ بگەڕنەوە؟ من یەکێ لەو دیمەنانەی کە هەرگیز لەبیرم ناچێتەوە منداڵێکم بینی دوای ئەوەی دایکیان کوشتە بوو یان خوشکی بووە، بەرحاڵ لەگەڵ ئەو بووە کەوتو بۆ چاڵەکەوە. وتی قژێکی زەردی هەبوو لە ناو چاڵەکە بە پێوە وەسا بوو. ناتوانم تەواوی بکەم. گوتی ئاوای دەکرد، چاوەڕێی گولەیەکی دەکرد بەریکەوێ، چونکە لە هەموو لایەکەوە گوێی لە تەقە بوو. هەرچەندە چەکەکان زۆربیان کردبوون بەڵام دەنگی تەقەش هەبوو. بە چاوی خۆشی منداڵەکەی دیکەی دەبینی، منداڵێکە و وا دەبینێ خەڵک لە دەوروبەری کوژاون و خوێن ڕژاوە. گوتی هاواری دەکرد. گوتی هەندێک لە منداڵەکانمان هەر بە زندوی داپۆشی. هەرکە گولەبەرانمان دەکردن شۆفڵەکان داهاتن و خۆڵیان بەسەردا دەکردن. دەگریا. ئەو ئەفسەرە دەگریا، بە کوڵیش دەگریا. چی بکات؟ بڵێ سەدام حوسێن ئاوای لەو خەڵکە کرد. ئاخرەوە تۆڵەی ئەو خەڵکە بوو کە سەدام حوسێن بەدەستی خوێڕیترینی خوێڕیەکان لە سێدارەدرا بۆ خڵترین خەڵک. باشە و خۆشحاڵیش بووم کە سەدام بەدەستی پیاوی شەریف نەکوژا، پیاوانێکە بە شەڕ گرت بێتیان. نەخێر، بەدەستی کۆمەڵی خوێڕی کوژا کە ئەمریکا هێنابوونی. بۆ خڵترین خەڵگەوانە بوون کە لە سێدارەیاندا و ملیان بە پەتەکەوە کرد. ئەو مای خۆشحاڵی بوو. ئەوە تۆڵەی ئەو منداڵانە بوو. من لێرەوە تکا لە ئەفسەرانی ئەمن دەکەم، بەڕێوەبەرەکانی ئەمن، ئەوەی کە گوێی لێمە. ئەگەر ویژدانت هەیە و لە خوای خۆت دەترسەی، تۆ من دەناسی و چاک دەزانی ڕاست کۆم، چاک دەزانی دەڵێم چی. ڕەنگە تۆش ڕۆژێ لە ڕۆژان بە هەر شێوەیەک بوو بێ بەشدار بووبی یان لە هاوڕێکانت بیست بێت. برای ئازیز، وەرە قسە بکە، قسە بکە و پشتیوانیم بکە با خەڵگەمانە ببیستن، بە عراقیەکان بیبیستن و با جیهان ئەمە ببیستێ کە چی ڕوویدا بۆ ئەوەی خەڵک ڕەحمەت نەنێرێ. أن تسمع كلمة رحمة الله على صدام حسين. بەخوا تاوانی هەرە گەورە ئەوەیە ڕەحمەتی خوا بۆ سەدام حوسێن بخوازی، یان وێنەیەکی سەدام حوسێن بڵاو بکەیتەوە کە پێدەکەنێ. پاڵاوان هەبێ تۆی، یان دەبینی یەکێک دەنووسێ ئەو ڕۆژە شەرەف نەما کە سەدام حوسێن نەما. ێ باشە تۆ ئێستا شەرەفت نییە؟ یەکێک دەڵێت ئەو ڕۆژە غیرەت مرد کە سەدام حوسێن نەما. باشە، یعنی تۆ ئێستا بێغیرەتی؟ غیرەتت نەماوە؟ فلان شت مرد، فلان شت نەما، پیاو نەما کە سەدام حوسێن مرد. ئەی باشە تۆ چیت؟ بەڵێ پیاو نیت ئەگەر ڕاستی نەڵێی. وەرە لانی کەم قسە بکە، ویژدانت ئاسوودە بکە لە بەرامبەر خەڵک، لە بەرامبەر خوا. پێش هەموو شتێک لە بەرامبەر خوای خۆت. برام وەرە خۆت بێبەری بکە، من لێرەوە تکایان لێ دەکەم. برام وەرە خۆت بێبەری بکە، وەرە و ئازایانە قسە بکە، لە بەردەمی خوا خۆت بێتاوان بکە. ڕەنگە تۆ ئێستا تەمەنیش لە تەمەنی من نزیک بێ، منەوە ئێستا 70 ساڵم، تۆش ڕەنگە سەروی 60 بی، 65 بی، 75 بی، 80 ساڵ بی. بەڕێوەبەرەکانی ئەمن ئێستا تەمەنیان لە سەروی 80 و دەنگی منیش دەبیستن. بێگومان هەندێکیشان ڕخنیان لێگرتووم، تەنانەت پەیوەندیان بە خزم و کەسی بنەوە کردووە بۆ ئەوی بێدەنگ بووم و بوەستم، بەڵام ناوەستم. ڕاستیەکان دەڵێم بۆ ئەوەی نەفرەت لە هەموو ئەوانە بکەن کە بەشدار بوون کە هێشتا هاوسۆزی تاوانبارێکن ئەم هەموو تاوانەی کردووە. ئێمە دەمانتوانی زۆر بە ئاسوودەی بژین ئەگەر لە ساڵی 1970ەوە ئەو سامانەیان بۆ خەڵک تەرخام کردایە بۆ خەڵک بە ئەم هەموو سامانە لە کبریتەوە هەتا فۆسفات و نەوت و ئاو. ئێستا دەمانتوانی ئاسوودە بژین و زۆر باشتریش بین لە دووبەی و غەیری دووبەی. ئەمە تاوانی گەورەی دەرحەقی ئێمە کردووە. ئێوەش ئەم ڕاستیە دەزانن، بۆیە تکایە دانی پێدا بنێن. باشی ئەو باشە باسی ئەو زابتت کرد کە ئەو چیرۆکەی بۆ ژێڕایتەوە. ناود نەوت چیە بوو؟
لەبیری ماوە ناوەکەی ئەزانی ماوە مردووە ئەو کەسە ئێستا لە ژیانە. بەڕاستی هەواڵی نازانم بە دڵنیاییەوە تەمەنی لە من کەمتر بوو چونکە من نەقیب بووم و ئەو مولازم بوو. ڕەنگە جیاوازی تەمەنمان 10 ساڵێک بوو بێ بەڵام ناوی ئیبراهیم بوو خەڵکی دەوروبەری حەویجە بوو هەرەوەندە دەزانم. ئێوە کەمێک پێشکەوتن من نەمویست قسەکانە پێ ببڕم بۆ ئەوەی کە بە وردی باسی شتەکانمان بۆ بکەی بەڵام من ئەمێ بگەڕێمەوە بۆ هەندێک پرسیاری دیکە بە تایبەتی لەسەر عەلی حەسەن مەجید. پرۆسەی ئەنفال پێشەوەی عەلی حەسەن مەجید بێ بۆ کەرکووک و بۆ کوردستان دەستی پێکردیا دوای ئەوە؟ نا ڕاستیەکەی ئەو با بڵین سەرۆکی کۆماری باکوور تۆ زۆر جار لە قسەکان تا پێڵی سەرۆک کۆماری شیمال مابەستە چییە لەوە؟ لەبەرەوەی دەسەڵاتەکانی ڕەها بوون لە ڕووی حیزبیەوە دەسەڵاتێکی بەرفراوانی هەبوو هەروەها لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی هەرخۆی هەموو شتێک بوو بەڵام عەلی حەسەن مەجید سەرەڕایەوەش خۆم جارێک لە نزیکەوە قسەم لەگەڵ کردووە ڕوبەڕوو وەک چۆن ئێستا بەرامبەر ئێوە دانیشتوم. عەلی حەسەن مەجید سەدامی بە شێوەیەکی سەیر خۆشەویست وەکو منداڵێک گوێی بۆ شل دەکرد وەکو سەربازێکی گوێڕایاڵی بوو و ڕەفتاری لەگەڵ سەدام حوسێن دەکرد دەتگوت سەربازێکە سەرەڕای ئەو هەموو دەسەڵاتی بەردەستی فەرمانی سەدام حوسێنی وەکو خۆی و بە وردی جێبەجێ دەکرد. بەڵێ باشە عەلی حەسەن مەجید بۆچی ئەو هەموو ڕقوچینەی بەرامبەر بە کورد لە چیەوە سەرچاوی گرت بوو؟ هۆکارێکی تایبەتی هەبوو ینی بۆچی ئەوەندە دوژمنایەتی کوردیە کرد؟ بەڕاستی نازانم هۆکارە ڕاستەقینەکەی چی بوو بەڵام ئەو لەو جۆرە بوو کە سەدام حوسێنی زۆر خۆش دەویست هەر شتێک ئازاری بە سەدام گەیاندبایە جا هەر کەسێک بووە عەقڵەتی سەدام حوسێنیشی باش دەناسی ئەگەر باش شارەزای عەقڵەتی سەدام نەبایە ئەرکەکانی خۆی بەو دڕندەیە جێبەجێ نەدەکرد فەرمانی وەحشانەی جێبەجێ نەدەکرد خۆی کەسایەتەکەی وا بوو وهو هاي شخصيته مبنية على هذا الأساس. باشە سەدام حوسێن ئاگاداری هەموو ئەو کردەوانەی عەلی حەسەن مەجید بوو کە لە کوردستانی نواند؟ بەڵێ ممکن نەبوو عەلی حەسەن مەجید هیچ بڕیارێکی سەر بەخۆیان نەبدات بیانە پێش چاوت بەڵام ئاماژەش لە نێوانیاندا هەبوو. من كلام علي حسن مجيد علي حسن مجيد يوم من خۆم هەر لە قسەکانی عەلی حەسەن مەجیدەوە ئەوەم بۆ دەرکەوت عەلی حەسەن مەجید ئەو ڕۆژە گوتی سەدام حوسێن یان سەرۆکی فەرماندە داوای لێکردوم ڕیعایەتیان بکەم. ئایا سەدام حوسێن فەرمانی بە عەلی حەسەن مەجید داوە ڕیعایەتی گیراوەکانی پرۆسەی ئەنفال بکاو بەڵام ئەو ناردوونی بۆ گۆڕی بە کۆمەڵ شتیوا ممکن نییە و مەحاڵە بەڵام ئەمە وشەیەکە لەسەری ڕێکەوتوون ئاگات لێیان بێت. بە هەمان شێوە لە ناو پۆلیس یان لە ئەمن کاتێک کەسێکیان دەهێنا و یەکێکیشان ڕادەسپارد ئەشکەنجەی بدات دایانگوت ئاگات لێی بێ واتە دەست پێ بکە دەست بکە بە لێدانی بە ئەشکەنجەدانی بەڵام دایانگوت ئاگات لێی بێت. جا ئەویش هەمان شت بوو ئاماژەیەکی نێوان سەدام و عەلی حەسەن مەجید بووە ڕیعایەتی ئەو جەماعەتە بکە چۆن ڕیعایەتیان دەکات خۆی دەڵێ ڕیعایەتیان دەکەم گوێ لێ بگرنەوە بە دەنگی خۆی وا دەڵێ ڕیعایەتیان دەکەم دەیان خەمە ژێر خاک ئا بەو شێوەیە. زۆر باشە شوێ گەین و درێژە بە قسەکانمان. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی. کاک سەباح دەستەیەکە بوو دەستگایەکە بوو بە ناوی لیژنەی کاروباری شیمال تۆ بۆ خۆدێکێک بووی لەوانەی لەو دەستگایە کارت کردووە مەبەست لە دروستکردنی ئەو دەستگایە چی بوو؟ لیژنەی کاروباری باکوور بۆ مەبەستێکی دیکە بوو ئێمە لە ئەمن بووین بەڵام لیژنەی کاروباری باکوور دوایەوەی فەرمان لە عەلی حەسەن مەجیدەوە هات بۆ پێشوازی لەوانەی دەستگیر دەکرێن واتە ئەوانەی لە ئەنجامی پێشڕەوی سوپا و فەوجە کوردەکانی هاوکاریان کە بەجاش ناسرابوون هەروەها مەفرەزەکانی ئەمن و استیخبارات دەکەونە بەردەست ئەمانە کە دەگیرێن دەبێ لایەنێکە بێ وەریان بگرێ. الأمن الاستخبارات
بۆیە چەند لیژنەیەکیان لە ئەفسەرانی سوپا و ئەمن و مخابرات و ئیستیخبارات بۆ پێشوازی لەم خەڵکە پێکێنا، پێشوازی بە ستایلی ئەمن، واتە دەبێ زانیاریەکانیان تۆمار بکرێن و بزانین ڕابردویان چی بووە، اینجا چاوەڕێی فەرمان بکەین. منیش یەکێک بووم لە ئەندامانی لیژنەی پێشوازی لە دەستگیرکراوان. ئەوانەی دەگەنە سەربازگەکانی دووبز و تۆپزاوە و سەربازگەی خالید. بەڵێ باشە، لەو دوو معسکەرە ئێوە باسیەوەت کرد کە ناوی خەڵکەکانتان نووسی، هی ئەی وێنەتانەگرتن، فیلمتان لێ هەڵەگرتنەوە لەوانە؟ نەخێر، وێنەگرتن نەبوو، تەنیا ناسنامەکانمان لێوەردەگرتن یان هەر بەڵگەنامەیەکیانە لا بووایە دەماندا لە فایلەکانیان، هەر خێزانێک فایلی خۆی هەبوو. بەڵام هەموو زانیاریەکانتانە نووسی، خەڵکی شوێن و چی گوندێکن و لە کام گوندەوە هاتوون، یا تەنها ناوەکانتانە نووسی؟ بێگومان هەموو زانیاریەک، لاپەڕەی کار و کردەوەکانیان، ناوی خۆیان و دایک و باوکیان و خاڵ و مام و تەنانەت هاوڕێ و دۆستیان، لەکوێ نیشتە جێبوونا، شوێنی لەدایک بوون و ئەمانە هەمووی دەنووسرا. ئەمانە هەمووی دەچۆ ناو فایلەکانیان، بە تایبەتی ئەوانەی تەمەنیان هەبوو. منداڵەکان تەنیا ناویان لە فایلی خێزانەکانیان دەنووسرا لەگەڵ دایکیان یان برا گەورەیان بەو جۆرە. پرۆسەی ئەنفال لە دەربەنی خانەوە دەستی پێکرد هەتا دۆک لە هەش قۆناغا، ئەوەی کە باسمان کرد. ئێوەتان کە بەشێکی زۆری سوپا و تەنانەت جاشەکان و خەڵکانی تریژ نیان نەزانی کە مەسەلە چییە کۆکردنەوەی ئەم خەڵکە، بەڵام ئایا حکوومەت هەل لە ئەوەڵەوە بە مەبەستی لە ناوبردننی ئەو خەڵکە ئەو کارەیان کرد، یا هەر ئەیانویست مەسەلەن دێکان کاول بکەن و بۆی پێشمەرگە نەتوانێت لەو ناوچانەیە بژی؟ بێگومان بڕیارەکە بۆ لە ناوبردنیان نەبوو، هەر هیچ باسێکیش لەو بارەیەوە نەبوو، بەڵکو تەنیا ئەوە بوو کە گوایە دابەش دەکرێنە سەر پارێزگاکانی عێراق، بەشێکیان دەنێرن بۆ نوگرە سەلمان یان بۆ گرتوخانەی دیکەی لەو جۆرە، ئەوانی دیکە دەنێرن بۆ کۆمەلگا و چرخەکان و ئەمەش دوای ئەوەی پرۆسەی ئەنفال کۆتایی دێت. چونکە دیارە پرۆسەی ئەنفال کە چەند قۆناغێکی هەبوو، وەکو لە بیرم بێت لە نۆزەی شوبا دەسی پێکرد، بنچینەکە ئەمە بوو. بەڵام وەکو گوتم لەناکاو شتێک گۆڕە. سەرەتا ڕێنمایی هات کە ناوی ڕاگیراوەکان و زانیاریەکانیان تۆمار بکەین، بەڵام ئەو کاتە هێشتا ڕووداوەکانی ئاڵتون کۆپری و کفری نەقەوما بوو. دوای ئەو دوو ڕووداوانە هەندێک کەس بانگەشەی ئەوە دەکەن گوایە من ئەو ڕووداوی ئاڵتون کۆپریم بە ڕووداوێکی دیکەی ساڵی 1985 بەستوێتەوە، چونکە ئەو ساڵش لەوەی هێرش کرا و هەندێک چەکدار هاتن چەند کەسێکی سڤیلیان کوشت. أنه صارت عملية بألتون كوبري، قسم من المسلحين قتلوا بعض المدنيين في 1985. بەڵام ساڵی 1985 من هێشتا لە نەجەف بووم، بۆیە باسی ئەوەیان ناکەم و پەیوەندیم پێوە نییە، من باسی ئەوەی ساڵی 1988 دەکەم. ئەو هێرشەی کرایە سەر شممەری تۆگا کە لە نزیکی ئاڵتون کۆپری بوون. ئەوە جیاواز بوو لەگەڵەوەی ئەو کاتەی سەردانی ماڵی خوشکم دەکرد و خوشکەکەم لە ترسان هەڵات، چونکە بیست بووی هێرش کراوە و ژن و منداڵیان سەر بڕیوە، لەو کاتێ پیاوەکانیان لەوێ نەبوونە. جاویش دەترسا تووشی هەمان شت ببن. هەندێک لە برایان من بەوە تۆمەتبار دەکەن کە گوایە زانیاریەکانم مردنین و دەمەوێت ئەو دوو ڕووداوە پێکەوە ببەستم. دەڵێن ئەو کوشت و بڕی چەکدارەکان کۆنە و تۆ دەتەوێت بیبەستیتەوە بە ڕووداوە نوێیەکە. نەخێر، ئەمەیان تازەیە و هەرم ڕووداوەش بوو کە کاریگەری دانایە سەر چارەنووسی ڕاگیراوەکان، بە تایبەتی خێزانەکان. چونکە عەلی حەسەن مەجید گوتی وەک چۆن خێزانەکانی ئێمەیان کوشت، ئێمەش خێزانەکانیان دەکوژین. بەو جۆرەش دەستیان بە کوشتنی خێزانەکان کرد. باشە، بڕیارەکە ئەوە بوو کە هەر کەسێک لەو ناوچە قەدەغەکراوانەی کە حکوومەت ناوی نابوو، هەر کەسێکیان ببینیان گرت، هەر کەسێک لەو ناوچانە بەردەست بکەوتایە چەکدار بووایە یان نا، بێگومان چەکدار لەو شوێنانە دەستگیر کرا بە دەستبەجێک و لە باران دەکرا.
یەکێکی وەکو بارق حاج حەنتە کە لە یەکێ لەو ناوچانە خەریکی ئۆپەراسیۆن بوو، چەند چەکدارێکی دەستگیر کرد و لە هەلیکۆپتەرەوە هەڵیدانە خوارەوە. دەیویست خەڵکی دیکەی پێ بتۆقێنێ، ڕۆحی ترس و تۆقین لە ناو چەکدارەکانی دیکە بڵاو بکاتەوە. ئەگەر لەو ناوچەیە هەبن، بەڵام ئەوانەی چەکدار نەبوون دەگیران و ڕەوانەی سەربازەکانی ئەمەیان دەکردن. ڕێنمایە فەرمیەکە بەو جۆرە بوو، بەڵام هیچ کەسێک نەیدەزانی چی لەمانە دەکەن. لا يوجد أحد من الموجودين يعلم ماذا سيجري لهؤلاء. بەڵێ باشە، ئەوانەی کە دەستگیرەکران هەمویان لە ماعسکەرەکانە کۆکرانەوە. چۆن ئەو ماعسکەرانە جێگەی ئەو هەموو خەڵکی تیا بوو؟ ئەو دوو سەربازگەیە زۆر گەورە بوو. بەس تۆ ئاگاداری هەرە و دوانەی یاخۆ لە هەموو کوردستانەوە خەڵک ئەنفالەکرا هەمویانە هێنایە و دوو شوێنە؟ ئەوانەی مەسەلەن دوهۆک و زاخۆ و منتیقەکانی تری کوردستان هەمووی لەوێ کۆکرانەوە یا لە شوێنی تریشە بوون؟ دەڕاستیدا ئەویان نازانم. من سەرپەرشتیاری ئەو دوو سەربازگەیە بوو. ئایا سەربازگەی دیکە هەبووە؟ لەوانەیە و زۆریش ممکنە، چونکە ناکرێت لە زاخۆ خەڵکیان هێنابێ بۆ کەرکووک. ناکرێ و زەحمەتە ئەم هەموو خێزانە بە ئۆتۆمبیلی زیل بگوازیتەوە. ئەو کاتە سوپا ئەوەندە ئۆتۆمبیلیشی نەبوو بەشیەوە بکات. خوا دەزانێ. باشە، ئەوەی کە تۆ خۆت بینی لەو دوو مەعسکەرە، معاملەی مەسەلەن ئەمن و ئیستیخبارات و بڵێن سوپا لەگەڵ ئەو خەڵکەیە چۆن بوو لەو کاتەیە کە لەوێ بوون؟ مامەڵەیەکی زۆر ئاسایی بوو، هیچ دەستدرێژێک نەبوو، کەس ئەزیاد نەدرا، دەست بۆ ناموسی کەس نەبرا. ئەگەر لەو بارەوە شتێک گوترا بێ درۆیە. شتی وان نەبوو. ئەو خەڵکەی لەوێ ئەرکێکیان هەبووە خاوەن غیرەت بوون. من وەکو خۆم ممکن نەبوو لە سەربازگەیەکدا کە من سەرپەرشتی دەکەم ڕێگە بدەم دەستدرێژی بکرێتە سەر کەس. شتی وامە حاڵ بوو. خۆ بەشێکی ئەو خەڵکەش کە لە ئەمنکاریان دەکرد کوڕی عاشیرەت و کوڕی خەڵک بوون، بەشی ئەو پیاوەتی و شەهامەتیان هەبوو. ئەوانیش نەیان دەزانی چی ڕوودەدا، بێگومان هەبوون لە هەموو شوێنێکەیە. تەنانەت لە یەک ماڵیشدا دوو برا هەن، هابیل و قابیل. قابیل تاوانبار و هابیل مرۆڤێکی باش بوو. هابیل لەلایەن قابیلەوە کوژرا. لە هەموو شوێنێکدا خەڵکانی تاوانبەر هەن و خەڵکی باشیشن. ئەمە لە هەموو دەستگایەکدا هەبوو. کاتێکە ئەو خەڵکیان کۆکردەوە نەتانەزانی کە ئەمانە ئاکوژێن؟ نا بێگومان جەختیش دەکەمەوە کە ئەو کاتە ڕاوەستا بوو. پاش ئەوەی کە هەواڵەکە گەیشتە هەموو لایەک، خەڵکەکە دەستیان بە پرسیار و گەڕان کرد کوا کەس و کارمان. ئەو کاتە دوو سێ مانگ تێپەڕی بوو. کوا منداڵەکانمان، کوا ئافرەتەکانمان. من مەبەست ئەوانەی کە لەهین بوون لە مەعسکەرەکان کۆکرابوونەوە، ئێوە ئەتانزانی کە ئەمانە ئاکوژن؟ باسیەوەم کرد. لە سەرەتاوە هیچ ئاماژەیەکی وا نەبوو کە نیازێکێ ئەم خەڵکە بکوژن. بەڵام ئەو ڕۆژەی کە فەرمان هات بە گوێرەی تەمەن جیام بکەنەوە، من دڵم خورپەی کرد و گوتم ئەم کارە بۆنی کوشتنی لێت. لعب قلبي قلت انه هاي شغله فيها اعدام لانه وقلت والحمد لله. بۆیە سوپاس بۆ خوا و خوا خۆی ئاگادارە دەسم کرد بە گۆڕینی تەمەنەکانیان، چونکە زۆرینەیان هیچ ناسنامەیەکیان نەبوو. ئەوەی گوتبووی 18 ساڵم دەمگوت بنووسن 14 یان 13 بۆ ئەوەی نەیبن شوێن بەزری بکەن، وەکو ئەوەی من پێشبینیم دەکرد. حتى لا يروح الى المتاهه هذه اللي انا كنت اتوقعها. بەڵێ کەواتە تۆ شایەتی لەسەرەوە دەی کە لەناو ئەو ماسکەرانەیە خەڵک ئەشکەنجە نەدراوە، مەسەلەن تعدای ناموس لە خەڵک نەکراوە، ئەو کاتانەی کە لە ماسکەرەکان بوون. مەبەستمە ئەوەندەی کە ئاگادار بم و لەوێ بووم بە هیچ جۆرێک ڕێگە بەشتی وهاش نەدەدرا، بەڕاستی ڕێبەوە نەدەدرا. لەناو ماسکەرەکەیە پێشەوەی بیان گۆزنەوە کەس هەبوو یاخی بێ مەسەلەن هەوڵی ڕاکردن بدا، شتیوا هەبوو؟ شتیوا ڕووی نەدا. خەڵکەکە نەیان دەزانی بۆ کوێیان دەبن. تەنانەت ئەو ڕۆژەش کە دەستکرا بە گواستنەوەیان بۆ پارێزگاکانی دیکە، وەجبەیەکیان سوار دەبوون و دەڕۆیشتن، نەیان دەزانی. ممکن بوو یەکێ بڵێ دەیان بن بۆ ڕوومادی بۆ ئەوەی لەوێ بژین. تۆ دەی من دەبیت و من پەنابەرم لای تۆ، دەمبەی بۆ شارێکی دیکە دێم لەگەڵت. ئەوانیش لە سەربازگەکە ناڕەحەت نەبوون، وەکو گوتم، وەکو پرسیارت کرد و وەڵامم دایتەوە، هیچ گوشارێکیانە سەر نەبوو.
دەهاتن و دەچوون منداڵان یاریان دەکرد و خەڵک ژیانێکی ئاسایی دەژیان ڕۆژانە خواردنیان بۆ دەهات و پێخەفیان بۆ دەهات تەنیا بە شەو دەرگای هۆڵەکانماندا دەخست هۆڵەکانیشی سەرباز بوون دەرگای هۆڵەکانماندا دەخست دەنووسن و بۆ بەیانی دەرگامان بۆ دەکردنەوە ئیدی بەو جۆرە بوو باشە یەکەم وەجبەی کە هێنایەن ڕۆژەکەی لەبیرە کەی بوو یەکەم وەجبەی ئەوانەی کە ئەنفالەکران کۆکرانەوە کەی هێنرانە معسکەر خالید بە تایبەتی مانگی ئادار کۆتایی مانگی ئادار بوو لە کۆتایی مانگی ئادار ڕۆیشتن لەبیرمە یەکەمین وەجبە ڕەوانەی کەربەلاکران بەڕێوەبەرایەتی ئەمنی کەربەلا وەجبەیەکی برد و ڕۆیشتن ئۆتۆمبیلی خۆیان هێنابوو هەموو بەڕێوەبەرایەتێکی ئەمن ئۆتۆمبیلی داخراوی خۆیان هەبوو داهاتن خەڵکەکەیان بار دەکرد و دەڕۆیشتن من ئەوەم لەبیرە بەڵێ ئەی لەسەر ژمارەکان تۆڵی من زۆر ئاگادار نیم بەڵام بە مەزەندەی تۆ ینی ئەو دوو ماسکەرەی کە لەوێ بوو جێگەی چەند کەسە بوو ینی چەند کەس چەند هزار کەسی لێ بوو هەتا کاتی ڕۆیشتنی من لەوێ سەروی 15,000 کەس بوون ڕەنگە 16 17,000 بوو بن ژمارەکەم لە یاد نییە بەڵام بەردەوامیش زیاد و کەمی دەکرد کە خەڵکیان دەنارد کەمی دەکرد و کە خەڵکی تازەیان دەهێنا زیادی دەکرد ئەوە تا و کاتێ من ڕۆیشتم لە مانگی نیسان بە هەمان شێوە زیاد و کەمی دەکرد لە مانگی حوزەیران هەروەها و بەو شێوەیە هەتا پرۆسەکە ڕاوەستە وهكذا بحيث انه الى ان توقفت کە ڕاوەستا بڕیارێکی لێبوردن بۆ ئەوانە دەرچوو کە لە سەربازەکان مابوونەوە هەموو ئەوانەی لە سەربازەکان مابوونەوە ڕەنگە هەیان بێ لە ژیاندا مابێ و ئێستا گوێی لە من بێت بە تایبەتی دوایەوەی قسەکانم وەردەگەڕنە سەر زمانی کوردی خەڵک تێدەگەن و ئەو ڕووداوانەیان لە یاد ماوە ئینشەڵڵا خەڵکی باشن و کە گویان لێ دەبێت پشتیوانیم دەکەن و دەیبیستنەوە دەستکرا بە ئازادکردنیان بەڵام چۆن بەم جۆرە دەنێردران بۆ پارێزگاکان ئەوانەی گەنج بوون و تەمەنیان گونجاو بوو دەنێردران بۆ نوگرە سەلمان دابەشکردنەکە ئاوا بوو بە جۆرێک من کە لە مانگی حەوت هەشت ئیدی ئەو سەربازگەیەنەما دواتر داخرا بەڵێ باشە عالی حەسەن مەجید خۆی سەردانی ئەو شوێنانەیە کرد ئەو دوو معسکەرە ئەوەی تۆ بزانی خۆی هات تا ئەو کاتێک کە من لەوێ بووم نەهات تۆ باست کرد باسی ئەوەت کرد کە عالی حەسەن مەجید و سەدام حوسێن و ئەمانە بەڵام یعنی بڕیارێک درا کە ئەو خەڵکانەی لە معسکەرەکانن بگوێزرێنەوە بۆ سەحراکان بۆ ئەوەی لەوێ بیان کوژن چی ئەو بڕیارەیدا ینی علی حەسەن مەجید ڕوون و ڕەوان گوتی و ئێوەش ئینشەڵڵا پەخشی دەکەن تکام وایە پەخشی بکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی کورد گویان لە ڕاستیەکە بێت المواطن الكردي للحقيقة باڵە دیارە تۆ زۆر شتت باس کرد وردەکاری بەڵام شتێکە بۆ خۆت بینی بێتت لەو معسکەرانە و تا ئێستش لە بەرچاوت بێت جگە لەوەی کە خەڵک بۆی جێڕابێتەوە تۆ ڕەنگە ڕۆژانە خەڵکت بینی بێت و خەڵکت یعنی لەوێ ئاگاداری وەسعی ژیانی ئەو خەڵکە بووی شتێکەیە کە لە یادەوەری تا مابێتەوە و لە بیرینەکەی وەکو کەمێک پێشێستا بۆتانم باس کرد دیمەنی منداڵەکانم لە یاد دەکە لە نزیکی بەلوعەکانی ئاو یاریان دەکرد لە چەندین شوێنی سەربازگەکە بەلوعی ئاو هەبوون منداڵەکانم دەبینی لەوێ یاریان دەکرد ئەوەشم لە یاد دەکە چوون بۆ نەخۆشخانەی لەدایک بوون لە کەرکووک بەشدار بووین لە هێنانە دنیای منداڵێک پاشان ناردمان بۆ گۆڕە بە کۆمەڵەکان شتێکی ترسناکە ئەمەی باسی دەکەم شتێکە مرۆڤ نازانێت چۆن باسی بکە مرۆڤ دەکوژێ لەناو ئەو ڕووداوانەدا ڕەنگە ئەمەیان زۆرتر مرۆڤ ئازار بدات ئەوە گرنگترین شتەکە لە یاد مابێ و لەبەر چاوی خۆم ڕوویدا بێت الخطوات اللي كانت على بالي والآن كنت أشوفها أمام عيني باڵێ بەشێک لە ئێوە وانەی کە لە کاروباری ئەمنیە کارتان کردووە باسی و کۆمەڵکوژیان ناکەن ئەڵێن ناخەژێن بوون شتی خراپ بوون بەڵام چی ئەو هەموو خەڵکی برد و کوشتی یعنی خۆ خەڵکانێک ئەمانە خۆیان سواری سیارە نەبوون و ڕەوانەی سەحراکان کرابن بە وردی سەرنج بدە قسەکەی علی حەسەن مەجید دەڵێ پاشەوەی کە گوێ لە تۆمارە دەنگەکەی دەگریەوە دەڵێ
پۆکلەینەکانم بۆ ناردن ئەوەسی حەفارەیە شۆفلیشان بۆ دەنێرم کەواتە کارەکە بە گوێرەی پسپۆڕی بووە خەڵک هەبوون تایبەتمەندی پۆکلەین واتە حەفارە و شۆفڵ بوون کەواتە ئەمە گروپێکی تایبەتمەندە دەمێنێتەوە پرۆسەی کوشتنەکە بۆ کوشتنیش هەر بەڕێوەبەرایەتێکی ئەمن کارمەندی خۆی هەبوو بۆ نمونە 5 ئەفسەر 7 ئەفسەر 10 ئەفسەر کە کۆمەڵی مفەوەزیان لەگەڵ بوو ئەمانە خەڵات دەکران و پارەی زیاتریان وەردەگرت بەهۆی ئەم کاری کوشتن و بڕینە باسی دوو کەست کرد باسی بارەخت کرد بەڵام کەسێکی تریشەیە بە ناوی حەجاج ئەمە زۆر باسی ئەکرێ بە تایبەتی ئەوانەی کە لە ئەنفالەکان ڕزگاریان بۆ زۆر زوڵم و زۆرداری بەرامبەر ئەوانە کردووە کە زیندانی بوون بە تایبەتی لە نوگرە سەلمان هیچ دەربارەی و کەسا زانی کاتی خۆی ناویم بیستووە و هەتا ئێساش هەرناوی دەبیستم بەڵام ڕاستەکەی هیچی لەبارەوە نازانم ئەم حەجاجە کێ بووە و کام لە ئەفسەرەکان واوەسف کراوە کە حەجاجێکی نوێیە ڕەنگە بەهۆی زۆڵم و کوشتنی خەڵکەوە ئەو ناوی لێنرابێ ڕەنگە ئیبراهیم عەلاوی بوو بێ کە من جارێ لە کەناڵەکەی خۆمەوە بە وردی باسم کرد مەبەستم لیوا ئیبراهیم عەلاویە ئەمە لەو جۆرە بوو کە دەتوانین ناوی لێ بنین حەجاج ئیبراهیم عەلاوی لە کاتی لێکۆڵینەوە تەورێکی بەدەستەوە دەگرت یان شمشێر ئەوەی کارەکەی زەحمەت کرد بایە و دانی بە شتەکان نەنایە لەسەری دەدا و دەیکوشت ئەمە ممکنە حەجاج بوو بێ بەڵام بەڕاستی حەجاج کێ بووە هیوادارم یەکێ لە براباشەکانمان لەوانەی خەڵکی شەریفن و ئەفسەری ئەمن بوونە ئەوانەی کە دەیناسن زانیاریم بدەنێ لەسەری من الذين يعرفون أن يتحفون بمعلومات ئەگەر بەگشتی باسی ژمارەی ئەوانەی کە ئەنفال کراون تۆکو کەسێک کە مەسەلەن بۆ خۆت لەوێ ناوی ئەو خەڵکانە تۆمار کردووە بەگشتی لە کوردستانە بە بڕوای تۆ چەند کەس ئەنفال کراوە چەند کەس کوژراوە لە پرۆسی ئەنفالە تەنیا لە پرۆسی ئەنفالە باسی 182,000 کەس دەکرێت نا بێگومان ئەوەندەی من ئاگادار بم و باشم لە یاد بێت هەتا ئەو کاتێ ڕۆیشتم بۆ ئەمنی عام ژمارەکە هەندێک لە سەروی 15,000 کەس بوو لە نێوان 15,000 بۆ 20,000 بەڵام ژمارەکە دەگۆڕا لەوانە بوو کە من لەوێ دانیشتوم 150 کەسیان دەهێنا کە دەچوومەوە بۆ ماڵەوە دەخەوتم 600 کەسیان دەهێنا جار هەبوو 5 کەسیان دەهێنا بۆیە بەڕاستی ژمارەکەی بە تەواوی نازانم بەڵام گەیشت بێتە 180,000 لەوانەیە لە هەموو عێراق لە سەرانسەری ناوچەی ئۆتۆنۆمی لە زاخۆوە ڕەنگە هەرخوا خۆی بزانێت کە ڕاستیەکە چۆن بوو بەڵام لە گفتوگۆیەکی عەلی حەسەن مەجید کاتێک کە مفاوەزات کرا لە بینی بەرەی کوردستانی و حکوومەتی عراقیە کاتێک کە بڵێ نوێنەرانی بەرەی کوردستانی ئەڵێ 180,000 کەستان کوشتووە 182,000 کەس بەڵام عەلی حەسەن مەجید تووڕابێت وڵێ نەخێرەوەندە نەبووە 100,000 بووە ئەمە تۆمار کراوە ینی ئەوانەی کە بەشدار بوون لە گفتوگۆکەیە ئەگەر ئەو وای گوتبێ پێم وایە ژمارەکەی دەزانی چونکە ئامارەکە هەمووی دەچووە لای ئەو ئاماری ڕاستەقینە ئەو وەری دەگرێت ئەگەر وای گوتبێ کەواتە ئەو بەرپرسە لەو 100,000 لەو شتانەشدا زیرەک بوو بەڕاستی لە خراپەکاریدا زیرەک بوو هو ذكي بهاي الأمور ذكي في الشر بەڵێ هەر لەم پەیوەندیەدا باسی مجاهیدینی خەڵکەکرێ ئەڵێن ئەمانەش دەوریان هەبووە لە هاوکاریکردنی حکوومەتی عراقی لە پرۆسی ئەنفالە لە گرتنەوەی ناوچەکانی کوردستانە تۆ بۆ خۆت لە کەرکووک بووی ئەوانیش مقڕاتیان لە کەرکووک هەبوو ئاگاداری شتیوا هەیتۆ بەڵێ منیشەوەم بیستووە و بەڕاستیش بەڵێ بەشداریان کرد هەموو گروپی مجاهیدینی خەڵق بەشدار بوون چونکە هێرش هەبوو ئێرانیەکان خەڵکیان لەگەڵ بوو ڕێنیشاندەریان بوون ڕێنیشاندەری ئێرانی کە لەگەڵ خۆیان هێنابوویانە ئەوانیش ئەرکیانەوە بوو ئەو ڕێنیشاندەرانە ئاشکرا بکەن و دەستگیریان بکەن هەوڵیان دەدا بگەنە ئەو ئێرانیانە کە لەگەڵ یەکێتی و گروپە چەکدارەکانی دیکە هاتبوون بۆ ئەوەی بگەنە هەندێک ئامانجی دیاری کراو بەشداری ئەوان لەو چارچەوەیەدا بوو بەڵام بە ژمارەی زۆر نا واتە وەکو ژمارەی سوپا و دەستگا ئەمنیەکان و ئیستیخبارات و مەفرەزە کوردەکان نا بەو جۆرە نەبوو بەڵێ تۆ بۆ خۆت کەی وازت لە ئەمن هێنا بۆچی لە کەرکووک بووم کە وازم هێنا لە کەرکووک
ساڵی 1970 بوو ڕێک لە تەمموزی 1970 20 ساڵم لەو ئەرکەدا تەواو کرد 20 ساڵ بە دەوامی تەواوە وظيفة يعني دوام كامل 20 سنة جگە لەوەش 10 ساڵی حرەکەتیان بۆ زیاد کردم واتە بۆ 30 ساڵ بۆ ئەوەی موچەی خانەنشینیم زیاد بکات ڕێنمایی هەبوو هەر کەسێ بەشداری حرەکاتی کردبێ واتە لەو شوێنانە کاری کردبێ کە جموجۆڵیان تێدا بووە خزمەتەکەیان بۆ دەکردە دووهێندا بەرحاڵ من 30 ساڵم هەبوو منیش لەو کاتەدا تەمەنم 37 ساڵ بوو ئەم هەموو ڕووداوەش لەبەر چاوم ڕوویاندا بوو هەرچی کراوە ئەگەر من وجدانم هەبێ دەبێ ئەم دەستگایە بەجێ بهێڵم پلەی دیکەم ناوێ نامەوێ ببمە عەقید و هیچ پلەیەکم ناوێ تەواو خۆم خانەنشین کرد و چوم لە ماڵی خۆم دانیشتم سەدامیش لە کاتی خۆیدا لە پاش 1970 و سەرکەوتنی بەسەر ئێراندا ئەو سەرکەوتنە وەهمییە بڕیاریدا سوپا و دەستگا ئەمنیەکان چوو بکاتەوە بۆیە گوتیان کێ دەیەوێ خانەنشین بێ با داوا بکات منیش داوام پێشکەش کرد و کۆپیەکی بڕیاری گواستنەوەم بۆ خانەنشینی پیشاندان ئەوە بوو لەگەڵ 27 ئەفسەری دیکە لە پلەی عەقیدەوە هەتا مولازم داوامان پێشکەش کرد و من سوپاس بخوا لە پێشەوەی ئەوانە بووم کە لێی دەرچووم لە کاتێکدا سرم پڕ بوو لە زانیاری لە دڵی خۆمدا دەمگوت دەبێ ئەم زانیاریانە بگەنە شوێنی خۆیان و دەست بە قسە بکەم سوپاس بخوا وأريد أتحدث باشە خانەنشین کرایی ئەکرێ بزانین بە چەند خانەنشین کرای موچەکە چەند بوو ڕەنگە شتێکی شەخسی بێ بەڵام ئەتوانی بیڵێ بەڵێ خۆی لە ساڵی 1970 موچەی خانەنشینی 360 دینار بوو 360 دینار بەشی منی دەکرد لەو کاتەدا پێشەوەی گەمارۆ بێت بەڵام کە گەمارۆ هات ئیدی موچەکەی ئێمە بێبەها بوو موچەی خانەنشینی بەشی ئەوەی نەدەکرد یەک تەبەق هێلکەی پێبخڕی بۆ ماڵەوە خانەنشینی من کە دەچووم وەریگرم کرێی تاکسەکە بۆ ئەوەی بچم وەریگرم و بێمەوە زیاتر بوو لە موچەکەم بۆیە هەر لە ساڵی 1992ەوە وازم لە موچەی خانەنشینی هێنا هەر بە یەک جار پشتگوێم خست و نەچووم وەریگرم کۆتایی هات 91 بشكل نهائي لا بعد أروح عليه ولا أستلمه انتهت بەڵێ ئەی کەی بەرەو کوردستان هاتی رجعت إلى كردستان ساڵی 1994 هاتم بۆ کوردستان من نیازم هەبوو لە 1992 دەربچم بەڵام بەهۆی بارودۆخی خێزانی ڕێک نەکەوت دواکەوت بۆ 1994 ڕەنگەم باسە زۆر درێژە بکێشی ئەگەر بمەوێ باسی بکەم لەگەڵ یەکێ لە ئەفسەرە خانەنشینەکانی ئەمن کە هاوڕێم بوو باسی ئەوەمان دەکرد چۆن بتوانین سەدام حوسێن بکوژین ئەمە یەکەم جارە بۆ ڕوودا و باسی دەکەم ئەو هاوڕێم ناوی محەممەد یاسین جاسم بوو ئێستاش لە مووسڵە وەکو من ڕائیدی خانەنشینی ئەمن بوو ئەویش لە بیرەتی پێکەوە باسی ئەوەمان دەکرد بە چ ڕێگەیەک سەدام حوسێن بکوژین تەنانەت پلانیشماندانە کە ئەو کاتەی سەردانی مووسڵ دەکات ئێمە خۆمان لە مووسڵ بووین سەدام جارجار داهاتە مووسڵ گوتمان چاوەڕێی دەکەین ڕێک لە بەرامبەر ئەو شوێنە ڕادەوەستێ سڵاو لە خەڵک دەکات ستەیجێکی پارێزگا بوو گوتمان شوقەیەک لەو شوقانە هەڵدەبژێرین کە دەکەوێتە بەرامبەر ستەیجەکە و چەکێکی قەناس پەیدا دەکەین و لەوێوە دەیکوژین ئەو قسانە هیوا بوون ئازایەتی بوون زێدەڕۆیی بوون چۆنی لێک دەدەنەوە ئارەزووی خۆتانە دواتر لەسەرەوە ڕێک کەوتین کە من دەڕۆم بۆ کوردستان لەوێ سۆراخی ئەوە دەکەم ئاخۆ کەس هەیە هاوکاریمان بکات ئەوە جێبەجێ بکەین أتنفس مع أحد من الموجودين هل ممكن أحد يساعدنا نحن لهذا التنفيذ زۆر باشە کاک سەبا ئێمە لە ئاڵخەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمانین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێن لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد ئێوە وەکو سوپا پەیوەندیتان هەبوو لەگەڵ دا و دەستگا ئەمنیەکان و ئیستیخباراتەوەوانە یەکترتان نەبینی شاندی ڕژێم
داوایان لە ئەمریکیەکان کرد کە ڕێگەیان بدەن هەلیکۆپتەر بەکاربێنن. بەڵام من بە چاوی خۆم بینیم فڕۆکەی جەنگی هەڵدەسا و بەرەوە سلێمانی دەفڕن. بە چاوی خۆم بینیم. الطير في فوق سليماني طبعا بەڕاستی پارتی زۆر هاوکارم بوون. نەڕاستەوخۆ دەیان پاراستم. خانووەکەی بەرامبەر ئێمەش هی کەسێک بوو ئەندامی لق بوو. هەرو کاتەی دانیشتە بووین بروسکە داهاتن. ناو بەناو بروسکەیەک دەهات و بەڕێوبەری ئەمن دەیخوێندەوە و بە ئێمەشی دەگوت. دەیگوت ئەوە بووە و گەیشتونەتە فڵان شوێن و پێشمەرگە لە فڵان شوێنن. شوێنی واکە من نەمدەزانی خوێن چکە لەوێ کارم نەکردو. بۆچی تۆ پێشەوەی سەدام بڕۆخێ دەست نەکرد بەم بڵاوکردنەوەی ئەم شایەتیانەی کە ئێساتەوێ